سڵاوی خۆی گەورەتان لێبێت بینەرانی کەناڵی مۆم. لەبیرکردن لە ئەنجامی نەمان و نەمان یادەوەریەکان ڕوودەدات کە بە زۆری کاتێک ڕوودەدات کە زانیاریەکان لە بیرگەی کورتخایەندا لەبیر بکرێن یاخود لە ئەنجامی بێتواناییە لە وەرگرتنەوە و وەرگرتنەوەی ئەو بیرەوەریانی کە لە سیستەمی بیرگەدا هەڵگیراون. ئەمەش ڕوودەدات بە زۆری کاتێک زانیاریەکان لە بیرەوەری درێژخایەندا لەبیر دەکرێن. لە ڤیدیۆی ئەمڕۆماندا باز لە چارەسەرەکانی لەبیرچوونەوە دەکەین. ئەگەر ئێوەش یەکێکن لەو کەسانی کە واشتان زوو لەبیر دەچێتەوە ئەوە ئەم ڤیدیۆیە بۆ تۆیە. هەر بۆیە تا کۆتایی ڤیدیۆکە بینەربن. پسپۆڕان ڕێنماییمان دەکەن کە بە هیچ جۆرێک هەوڵ نەدەین ئازاری سەر بدەین چونکە لێدان لەسەر زۆر زیان بەخشە ئەگەری لە کارکەوتنی مشکی لێ دەکەوێتەوە. بۆ ئەوەی ئێمە خۆمان بدور بگرین لە بیرچوونەوە پێویستە خۆمان لە زەبرە کوشندەکان بدور بگرین بە هیچ شێوەیەک نەهێڵین بە هیچ ئامێرێک یاخود بەلێدان لەسەرمان بدرێت بە هەموو شێوەیەک جەستی خۆمان بپارێزین. بۆ مانەوەی زانیاریەکان لە ناو یادگا پێویستە بابەتەکە یاخود زانیاریەکە بنووسرێتەوە تەنها بە شێوی زارەکی نەبێت چونکە نووسینەوە زانیاریەکە بۆ ماوەیەکی درێژ دەهێڵێتەوە. لە ڕووی مانەوەی زانیارەکانیش ئەو زانیارانی کە ئەمبار کراون لە ناو یادگا پێویستە بەردەوام بەبیر خۆمان بهێنینەوە و پرۆڤە بکەین لەسەر ئەو زانیارانی کە هەمانە بۆ ئەوەی پارێزگاری لێ بکەین بۆ مانەوەیان. نابێت بە بەردەوامی خۆمان تەنها بێکاری خەریب بکەین، دەبێت جوموجوڵمان هەبێت و گرنگی بە کاری تر بدەین چونکە گرنگیدان بە یەککار و فەرامۆشکردنی کارەکانی تر دەبێتە هۆی سزبوونی خانەکانی مێشک بەمەش کاریگەری دروست دەکات لەسەر یادگا. پێویستە بەردەوام سەرقاڵ نەبین، کاتی پشوو بۆ خۆمان دابنین و لە ساڵێکدا چەند جارێک گەشت بکەین. لە ڕێی وەرزشیەوە پێویستە گرنگی پێ بدەین چونکە وەرزش مشک چالاک دەکات، سیستمی هەناسەدان و جوڵە ڕێک دەخات بە تایبەتی بۆ بەتەمەنەکان. لە ڕووی کۆمەڵایەتیەوە پێویستە تاک گۆشەگیر نەبێت بەڵکو پێویستە کۆمەڵایەتی بێت و پەیوەندی دروست بکات لەگەڵ دەوروبەرەکەی. گۆشەگیری و تەنیایی هۆکارێکە بۆ لە بیرچوونەوەی زانیاریەکان. ئەگەر کێشی ترس یان دڵە ڕاوکێتان هەبێت پێویستە چارەسەری بکەن. باشترکردنی خواردن پێویستە گرنگی بە سەوزە و میوە بدەین بە تایبەتی خواردنی مۆز کاریگەری باشی هەیە لەسەر چالاکبوونی مێشک و بەبیرهاتنەوە. لەگەڵ ئەوەشدا خۆمان بە دوور بگرین لەو خواردنانی کە ڕێژەی شەکر و چەوریان زۆرە. لە هەمان کاتدا گرنگی بە خواردنەوەی شیر بدەین. هەروەها پێویستە بە هەموو جۆرێک دوور بکەوینەوە لە خواردنەوەی مادە کحولیەکان چونکە بەکارهێنانی ئەو مادانە دەبێتە هۆی لە ناوچوونی خانەکانی مێشک. لەرشدا هاتینە کۆتایی ڤیدیۆکە تا ڤیدیۆی داهاتوو بەخوای گەورەتان دەسپێرم.